جهانا وحين الأفرس ويدا بيانا بيان كربتين بوي جهانا شورشی مەزنی ئەیلول ئەو شۆرشەیە کە شۆرشێکی هاوشەرخی نەتەوەیی و ئازادی خوازی بوو هەر لەبەر ئەم هێنەش بوو ئەم چەمکە بووکەوە توانی تەواوی چین و توێژەکانی گەلەکەمان لەسەر ڕێبازی کوردایەتی لە دووتوێی ڕێبازی بارزای نەبرا کۆ بکاتەوە لە پێناوی سەربەخۆیی و ئازادی کوردستان و شۆرشی ئەیلول کلێ پایەی گرنگی هەبوو کە توانی بووی کە بتوانێت سەرکردایەتی شۆڕش لە ناوچەکەدا بکات و تەواوی کوردستان بگرێتەوە ئەویش کوردایەتی مقاومەت هەستی نیشتیمان پەروەری پاراستنی یاساکانی مافی مرۆڤ چەسپاندنی دیموکراتی بوو ئەم خاصەتانەیە کە لە پارتیا بوو ئەتوانین بڵێن کە شۆرشی ئەیلول ئەو شۆڕشە بوو کە بە سومبڵی بنیاتی نەتەوەیی ئێستا و ئایندەی گەلەکەمان لە قەڵەمەدرا و ئەمە بۆ هۆیەوەی کە بتوانێت گەلەکەمان فێری مقاومەت بکات دژی داگیرکەران و زۆرداران و بۆ هۆی ئەوەی کەەوە گەلی کورد دائیمەن لە سەنگەری حەق بێت بەرامبەر بە ناحەق بۆ تاقیکردنی ئاماژەکانی کە دروستبوونی دەوڵەتی کوردیە. شۆڕشێری و شۆڕشێکی گەورە و مەزن بووە گەلێ داستانی گەورەی لە بەردەما بووە سەرکەوتنی زۆر بەدەستێناوە نیشتیش هاتوۆتە پێشەوە بەڵام گرنگەوە بووە بارزانی نەمر کۆڵی نەداوە دەوری قسەرەکی خۆی بووە و لە حکمی لە لامەرکەزیەوە لە گفتوگۆ لەگەڵ ڕژێمەکانی یەک لە دوای یەک بووە تاکو بەیانی ئازاری 1970 کە ڕژێمی و کاتە ڕژێمی سەدامی عەفلەقی بووە بەڵام توانراوە دەوری سەرەکی خۆی شۆڕشی ئەیلول لە تفەنگی سادەوە دەوری تیاویرە لە تاپڕ و شاسمەدەن و یانزەتیر و هۆڵندە و ئەمانەوە تا ئەوە شۆڕش گەورە بوو بە خاوەنی هەموو جۆرە چەکێکی گەورە تاکو تۆپ هەر تیارەمان مابوو تیارە دەبابای نا شۆڕشێکی گەورەی مەزن بوو شۆڕشی ئەیلول شۆڕشی هەموو کورد بوو هەموو کورد بەشداری تیا کرد هەموو کورد دەوری خۆی تابینی ئەو وەختە پارتی دیموکراتی کوردستانە بووە بە سەرۆکاتی بارزانی مستەفای نەمر شۆڕشێکی گەورە و پیرۆز بووە گرنگە و شۆڕشی ئەیلول شۆڕشێکی گەورە و مەزن بوو توانرا لە شۆڕشی ئەیلوولە کورد بناسرێنێ بە هەموو جیهان و سەرکەوتی مەزن و گەورەی تیا ڕوودا بۆیە لەم ڕۆژە پیرۆزەیە سڵاو و ڕێز و خۆشەویستمان بۆ جەنابی سەرۆک بارزانیە نێرین بۆ خانەوادەی سەربەردی شەیدانن بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بە تایبەتی پێشمەرگەکانی ئەیلوولە نێرین درود بۆ گیانی پاکیان درود بۆ شەیدا نەبرەکان ئەم یادە پیرۆزە پیرۆز بێ لە جەنابی سەرۆک بارزانی لە هەموو ئەو پێشمەرگانەی کە لە شۆڕشی ئەیلول بەشدار بوون و لە هەموو ئەو کوردانەی کە بڕوایان بە ڕۆحی شۆڕشگەڕی هەیە لە پێناو ئازادی نیشتیمان و نەتەوەدا پیرۆز بێ لە هەموو لایەک بێگومان ئەم یادە و شۆڕشی ئەیلول خۆی خاڵی وەرچەرخانی کورد و خەڵکی کوردستان بوو لەبەرەوەی شۆڕشی ئەیلول توانی ئەو وەرچەرخانە گەورەیە دروست بکە شۆڕشێک لە شۆڕشێکی ناوچەیی بکە بە شۆڕشێکی سەراپاگیر و شۆڕشێک لە شۆڕشی چین و توێژێ بکە بە شۆڕشی سەرتاپایی خەڵکی کوردستان بە هەموو چین و توێژەکان بە هەموو ئاین و ئاینزاکان بە هەموو نەتەوە و جیاوازیەکان وەیە شۆڕشی ئەیلول ئەو شۆڕشە بوو کە توانی بە معنای کەلیمە گوتاری ناسیۆنالیستی لە خۆیدا کۆ بکاتەوە و ببێ بە شۆڕشێک کە ئەو وەرچەرخانە گەورەیە دروست بکە کە ئەنجامەکەی ئەوە بوو چۆکی بە دوژمنانیا و دوژمنان و ناحەزان ناچار بوون لە بەرامبەر هێزی بەهێزی شۆڕش چۆک دابدەن و دان بە مافی کورد و خەڵکی کوردستان دابنێن.
بيانا بيان خطبتين مروي جهانا عشان ديمقراطي ويدم بيانا بيان خطبتين مروي جهانا شاف عليكم دايتين وكل غدار لما يكم تقيلي مشكا أغير زانا بينا كين بيمانا ربازاني كردستان يانا مانا ربازاني كردستان لادي هەڵگیرسانی شۆڕش ئەیلولی مەزن سڵاو و ڕێزەنێرین بۆ جەنابی سەرۆک بۆ گۆڕی پیرۆزی کاریزمای کورد سەرۆکی نەتەوەی کورد جەنابی بەلام سەفا بارزانی سڵاو و ڕێز و نەوازش بۆ سەرجەم شەهیدانی کورد و کوردستان سەرۆدان بارزانی نەبێت تەوان ئەمڕۆ ڕۆژێکی پیرۆزە شۆڕشی ئەیلول شۆڕشێک بوو هەموو چینی تۆژەکانی گەلی کورتیا بەشدار بوو بە معنای کەلیمە شۆڕش بوو کۆمەڵە سەقڵەتی زۆر بەهێز و زۆر بەتوانە لەناو شۆڕشە ئەیلولا هەبوو یەکێک لەوانە قیادەی جەنابی بارزانی کچە بڕیارێکی دەرکردایە لە زاخۆ تا خانەقین ئەو بڕیارە جێبەجێ ئەکرا عەدالەتی تیا بوو و لە ناحیە ئەسکەریەوە تەشکیلاتێکی زۆر جوان و زۆر ڕێک و پێک کرا بوو وەکو هێز اینجا بەتالیۆن اینجا لەق اینجا پەل ئەمە تەشکیلاتی عەسکەری شۆڕش ئەیلولی مەزن بوو پیرۆزبایی گەرمی لە هەواڵانی و تێکۆشەران و شەهیدان و ئەوانەی کەماندوو بوون لەم شۆڕشە گەورەیە ئەەکەم ڕاستی پەیامی من لەم یادا وەکو هاوڵاتێکی کوردستان وەکو کادرێکی پارتی دموکراتی کوردستان وەکو ئەکادیمیەکیش کە لە بواری توێژینەوە هەندێک وەکۆڵێ دەست و پەنجەمان تیادا هەیە ئەوەیە کە ئەم شۆڕشە گەورەیە ئەم شۆڕشە حەدەسە گەورەی کە لە مێژووی میلەتەکەمانە ڕوویداوە حەدەسێک بووە توانم بڵێم لە چوارچێوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا حەدەسێکی گەورە و ڕووداوێکی گەورە بووە شۆڕشێکی میلی میلەتێکی مافخراو بووە بەڵام بەداخەوە ئەم شۆڕشە وەکو پێویست وەکو ئەوەی کە ئەزانرێ وەکو توێژینەوە وەکو خستنە بەرباس وەکو گرنگی پێدانێکی گەورە تا ئێستا حەقی خۆی پێ نەدراوە چکە شۆڕشێک بوو بەدەر لەوەی کە شۆڕشێکی چەکداری بوو پڕ بوو لەو داستانە گەورانە پڕ بوو لەو تێکۆشان و ماندوو نەبوونانە شۆڕشێکی پەروەردەیی بوو شۆڕشێک بوو کە یەکەم حکومداری کوردی توانم بڵێم لە ئاستی شۆڕژگەڕیا بەرجەزە کرد لە ناوچە ئازادکراوەکاندا شۆڕشێک بوو کە لە ڕووی علاقاتی نێودەوڵەتی و علاقاتی ئیقلیمیەوە قسە و باسێکی گەورەی لەسەرە شۆڕشێک بوو پڕ بوو لە مقۆ پڕ بوو لە حەدەس و پڕ بوو لە سەراعات ئەمانە هەر هەمووی گەورەی بۆ ئەو شۆڕشە ئەچەلمێنێ شۆڕشێک بوو دوو نەتیجەی گەورەی هەبوو نەتیجەیەکی ئەوان کە بەیانی 11 ئازار بوو نەتیجەی دووهەم کە هەڵگرسانی شۆڕشی گوڵان بوو لە دوای ساڵێک لە شۆڕشی ئەیلول ئەمانە هەمووی گەورەی ئەم شۆڕشە ئەسەپێنێ ئەمانە هەمووی ئەم پێمان دەڵێ کە شۆڕشی مەزنی ئەیلول شۆڕشێک بووە لە ئاستی ناوچەکە و لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە شۆڕش بە معنای کەلیمە شۆڕش و بەرخۆدانی میلەتێکی مافخراوی خاوەن ماف بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە کەلی کورد پیرۆزبایی لە گەلی کورد و پێشمەرگە قارەمانەکان و شەهیدەکانی شۆڕشی ئەیلولی مەزن و سەرجەم چین و توێژەکان دەکەم شۆڕشی ئەیلول کۆکەرەوەی هەموو چین و توێژ و داین و ئاینزانەکان بوو ئاینساکان بوو لە ژێر چەتری پارتی دموکراتی کوردستان بەڕابەتی جەنابی بارزانی نەمر بەڕاستی ئەو شۆڕشە درێژترین شۆڕشی میلەتی کوردە لە هەر چوار پارچەی کوردستان کە جێی شانازیە ئەو شۆڕشە توانی چۆک بە زاڵمترین حکمی عێراقی دابدا دان بنێ بە مافەکانی گەلی کوردە لە ڕێکەوتنامە 11 ئازار خۆی بینیەوە بۆ ئەوەش جێگای شانازی هەموو پێشمەرگەکانی شۆڕشی ئەیلولە دووبارە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا ئەگەین بە ئامانجەکانی خۆمان بەرهەمی شۆڕشی ئەیلول بووکە ئەم حکومەت و پەرلەمانە تیا دروست بوو هێنایە بەرهەم خەبات و ماندووبوونی پێشمەرگەکانی بوو كل
رشيد بيداقي زرني باقي لە شۆڕشی ئەیلوولە توانم بڵێم گەلێک سەرکەوتنی گرنگی بەدەستێنا بوو هیچ لەو سەرکەوتانە یاخود دەتوانم بڵێم یەکێکەوانە لە مەرکەزیتی ساڵی 63 بوو کە لە ئەم لە مەرکەزیدە دەورێکی گرنگی هەبوو لەو کاتەیە کە بووە هۆی وشیاری نەتەوەی و وشیاری نیشتیمانی و بۆ هۆیەوەی کەوا گەلەکەمان زۆرترین لە دەوری شۆڕش کۆ بێتەوە دەستکەوتێکی کە دەستکەوتی 11 بەیانی 11 ئازاری ساڵی هەفتا بوو کە ئەمە ئەتوانم بڵێم شۆڕش لەو پەڕی بەقوتیا بوو و چۆکی بە حکومەتی بەعزدایە بوو و حکومەتی بەعز لە بڵێن لە ناشاریە توانی کە داوای مفاوزات کار لە سەرکردایەتی پارتی و دان بە بەشێک لە مافەکانی گەلی کووردا بنێت و ئەم فتری کەوە ئەتوانم بڵێم 4 ساڵ بوو ئەم 4 ساڵە لە هەموو بوارەکانی ژیانە گەلی کورد سەرکەوتێکی بەدەستی هێنا وەکو بە سیاسی وەکو عەسکەری وەکو ئابووری وەکو هەموو هونەری وەکو ڕاضی ئەتوانم بڵێم میلەتی کورد لەو فترێدا لە هەموو بوارەکانی ژیان و سەرکەوتێکی گەورەی بەدەستە خاڵێکی کە پارتی زۆر دەورێکی گرنگی تیابین ئەوە بوو کە شۆڕشی ئەیلوول بووە قوتابخانەیە کە ڕۆڵەکانی گەلی کوردی فێری بەرگری ئەکرد بۆ داکۆکیکردن لە مافوخواستەکانی گەلی کورد یەکەم دەستکەوت بۆ گەلی کورد شۆڕشی ئەیلوول ناسنامەی گەلی کوردی پاراست ئەمە بەڕاستی دەستکەوتێکی زۆر گەورەیە دووهەم ئەوەیە کە شۆڕشی ئەیلوول شۆڕشێک بوو کە کوردی یەکخست هەموو توێژەکانی گەلی کورد لە ناو شۆڕشی ئەیلوولا جێگەی بووبووەوە لەم سەری بیر و بۆچوونەکانی ڕاست و چەپ لە ناو شۆڕشی ئەیلوولا جێگەی خۆی بووبووە دوایە وەکو باسم کرد شۆڕشی ئەیلوول بێنەتیجە نەبوو شۆڕشی ئەیلوول گەورەترین بەیاننامە گەورەترین مافی یاسایی کە لە ئاستی ناوخۆی عێراقدا و لە ئاسی نێودەوڵەتی شاسەپا کە بەیانی کە ئیتفاقی 11 ئازار بوو بەیان نەبوو ئیتفاقی 11 ئازار بوو بەڕاستی ئەمە دوایەوە نەتیجەیەکی تر شۆکوتم شۆڕشی گوڵان بوو کە ئەتوانم بڵێم درێژە پێدەری ئەو شۆڕشە بوو بۆیە شۆڕشی ئەیلوول ئەتوانین بڵێن ئینتیلاقەیەک گەورە بوو لە ژیانی کوردەواریدا و لە ژیانی شۆڕشگەڕیدا و بۆ مافەکانی کورد شۆڕشی ئەیلوول ئەتوانین بگەڕێنەوە بۆ باسکردنی هەر مافێک لە شۆڕشی ئەیلوولەوە دەست پێ دەکات کە پارتی دموکراتی کوردستان ڕابەرایەتی دەکرد جەنابی بارزانی کۆکەرەوە و چەتری و ڕەمزی گەلی کورد بوو و گەلی کوردیان بە هەموو دنیا ناسان و ئێستش کە باسی ناسنامەی کورد دەکرێت باسی بارزانی و باسی شۆڕشی ئەیلوول دەکرێت یەکێک لە هەرە دەستکەوتە مەزنەکانی بەیانی 11 ئازار بوو کە ڕژێمی ئەو سایی عێراقی دانی بە مافی کوردانە کە کورد نەتەوەیەکە نەتەوەی دووەمە لە عێراقا ماف و هەموو شتێکی دەستوری خۆی هەیە لەبەرەوە ئەم شۆڕژێکی مەزن بوو هەموو چینی تۆژەکانی گەلی کوردی لەناو ئەم شۆڕشا بەشداریان تیا کرد بوو بۆیە ئێمە شانازی ئەەکەین کە ئێمە ڕۆڵی ئەو ڕێبازین ڕۆڵی ئەو شۆڕشە مەزنین کە ئێستەش مێژوو شانازی پێوەکە بەشێکە لە مێژووی گەلەکەمان شديدا ركوب كين دياري ولا رسوا درينا منظومة لنا سياحة والنظام دوما ولا رسوا درينا
لنا سياح والرجال دوما أمري غزال ذمتي قيمانا ريدني راقري كل سنة